بەپێی راپۆرتێکی ماڵپەڕی ئەلمۆنیتەری بەریتانی ئیدارەی خۆسەری باکووری سووریا کە کوڕ ڕابەرایەتی دەکات ڕێکەوتنێکی لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی بواری نەوت ئەنجام داوە بە ناوی دێڵتا کریسنت ئینەرژی. ڕێکەوتنەکە هەفتەی ڕابردوو واژۆکراوە و ئەو ناوچانە دەگرێتەوە کە لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریا دیموکراتدان و هێزی ئەمریکایان تێدا جێگیر کراوە. ئاماژ لە ڕێکەوتنەکە پەرەپێدانی کەرتی نەوت و بەرزکردنەوەی یاسی بەرەمێنانە لە کێڵگە نەوتیەکانی ڕۆژئاوای کوردستان. سینەم محەممەد نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە ئەمریکا واژۆکردنی ڕێکەوتنەکەی بۆ ئەلمۆنیتەر پشتڕاست کردوتەوە، بەڵام زانیاری سەبارەت بە وردەکارێکەی نەداوە. هەروەها ماڵپەڕە بەریتانیەکە دەڵێت ئەم ڕێکەوتنە بە ئاگاداری و پاڵپشتی کۆشکی سپی ئەنجام دراوە و مایک پۆمپێ و وەزیری دەرەوەی ئەمریکا ژووتویەتی کێشیان لەگەڵ ڕێکەوتنەکە نییە و ئەوان چاوەڕوان بوون زووتری ژواژۆ بکرێت. هەر لەو بارەوە لیندزی گراهام سیناتۆری دیاری کۆماریەکان و نزیک لە ترامپ گفتوگۆی لەگەڵ مەزلوم کۆبانێ فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات کردووە. کۆبانەیە وردەکاری ڕێکەوتنەکەی بۆ گراهام خسۆتە ڕوو، داواشی لێ کردووە کە زانیارەکان بە سەرۆکی ئەمریکا بگەێنێت. هاوکات سەرچاوەکان بە ئەلمۆنیتەریان ڕاگەیاندووە کە ئیدارەی ئەمریکا بڕیاری داوە دوو پاڵاوگەی پێشکەوتووی نەوت بە ڕۆژاوای کوردستان بدات کە ئەویش لە سەدا 20 کێشەکانی پاڵاوتنی نەوتی ئیدارەی خۆسەر چارەسەر دەکات. نەوت سەرچاوەی سەرەکی داهاتی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکووری سووریایە. زۆرینەی نەوتی سووریاش لە ژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتدایە کە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە سەرکردایەتی دەکات. گرنگترینیان کێڵگەکانی نەوتی ڕمێڵانە لە نزیک سنوورەکانی تورکیا و عێراق، هەروەها کێڵگەی نەوتی ئەلعومەر کە دەکەوێتە باشووری سووریاوە. بەرلا سەرهەڵدانی جەنگی ناوخۆی سووریا ئەو وڵاتە ڕۆژانە 380,000 بەرمیل نەوتی بەرەم دەێنا، ئێستا بەرەمێنان بۆ 60,000 بەرمیل دابەزیوە. ڕژێمی سووریا ئەمریکا بەدزینی نەوتی وڵاتەکەی تۆمەتبار دەکات. دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکاش لە سەروبەندی هێرشەکەی تورکیا لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕایگەیان کە 500 سەربازی وڵاتەکەی بۆ پاراستنی کێڵگە نەوتیەکان لە ڕۆژاوا دەیەڵنەوە. Where they have the oil, and we're going to be protecting it, and we'll be deciding what we're going to do. هەرچەندە ئەمریکا سزاکانی بۆ سەر بەشار ئەسەد و ڕژێمەکەی توند کردەوە، بەڵام بەپێی زانیارەکانی ئەلمۆنیتەر چاوپۆشی کردووە لە بازرگانی نەوت لە نێوان ڕژێمی سووریا و ئیدارەی خۆسەر. هەروەها تیشکی خسۆتە سەرەوەی کە بڕێکی بەرچاوی نەوتی ڕۆژاوای کوردستان بە نرخێکی ئەرزانتر بە هەرێمی کوردستان فرۆشراوە. تورکیا نیگەرانە لە فرۆشتنی نەوت لەلایەن ئیدارەی خۆسەری باکووری سووریا و بە هۆکارێکی دەزانێت بۆ بەهێزبوونی کورد، بەڵام بەپێی سەرچاوەکانی ئەلمۆنیتەر نوێنەری ئەمریکا بۆ کاروباری سووریا زانیارەکانی سەبارەت بە دۆسەی نەوتی ڕۆژاوای کوردستان و ڕێکەوتنەکە بە تورکیا گەیاندووە و ئەنقەرەش کاردانەوەی نەرێنی نەبووە. ئاوکات رووسیا لە ڕێکەوتنەکە ئاگادار کراوەتەوە، بەڵام هیچ کاردانەوەیەکی نیشان نەداوە.